تەوەرێکی گرنگە و تایبەتە بە یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران. بۆ مەبەستەش میوانداری بەڕێز خات و دڵسۆز زەنگەنەمان کردووە سەرۆکی ڕێکخراوی دابین. خات و دڵسۆز سپاس بۆم دەرفەتە بەخێر بێت. سپاس بۆ شاشە جوانەکەی کورسات. زۆر سپاس ئامادەبوون. خات و دڵسۆز بالەوە دەست پێ بکەین یاسای خانەنشینی ئەگەر گۆڕانکاریەکانی چۆن ینی لە بەرژەوەندی کرێکارانە بێت ئەگەر ئەو یاسایە گۆڕانکاری بەسراوی هەموار بکرێتەوە. ئێمە پێشەچی باسی کرێکار با بکەین. کرێکار لە بەرەوەی چما چۆنە و چۆنیە پێناسی کرێکار چییە؟ کرێکار ئەو کەسەیە کە کار دەکات بەرامبەر بە کرێیەک کە چاودێرەکەی یعنی کە دەکەوێتە ژێر چاودێری خاوەن کارێک. ئیتر واتە ئەگەر کارگوزارێک بێ، ئەگەر ڕۆژنامەنووسێک بێ، ئەگەر دەستگا و موسسەیە بەڵێ لە کەرتی تایبەت کار بکە ئەوە ئەبێت ینی کرێکارە ئیتر بە پێی یاسای نێودەوڵەتی و یاسا ناوخۆیەکان. یاسای دەستەبەری کۆمەڵایەتی کە لە عێراق دەرچۆ ژمارە 2023 یاسایەکی تازەیە و کۆمەڵە گۆڕانکاری باشی تایە لە بەرژەوەندی کرێکارە. یەک لەو گۆڕانکاریانەی کە تایەتی کە جاران لە یاسا کۆنەکەی کە ئێمە تا ئەمڕۆ ئیشی پێەکەین لە هەرێم هەموار کراوەتەوە خات و دڵسۆز تازەیە بەڵێ تازەیە دەرچوە تازە دەرچوە هەموار نەکراوەتەوە بەس ئەوەی ئێمە کە لە هەرێم بەکاری هێنین هەر ئەوەی عێراقی ژمارە هەفتاویەکی ژمارە هەفتاویەکی عفو ژمارە 39 هەفتاویەکە کە ئەم یاسایە تا ئێستا لێرە بەرکارە. یاسای عێراق کار بە یاسا تازەکەی عێراق ناکات هەرێمی کوردستان نەخێر کار هەر بە یاسا کۆنەکە ئەەکەین. ئەو یاسایی کە چەند ساڵە هەیە عێراق یاسایەکی تازای دەرکردە ژمارە 2023 کە کاری پێدەکا و ئێستا چۆتە حەیزی تەنفیز ئەین تەنفیز دەکرێتە لە دام و دەستگاکان کە بڕگەی زۆر باشی تایە بۆ کرێکار. یەک لە بڕگەکان کە ئێمە لە کۆنەکە لە سا 5 کرێی ئەمە لە کرێکار وەرەگیر لە سا 12 کرێی لە خاوەنکار وەرەگیرێ. ئێستا لە سا 5ەکە بۆتە کرێ و دەرماڵەکەی بۆ خاوەنکاریش هەماشت لە سا 12 کرێ و دەرماڵێ ئەوە یەک لە بڕگەکە هەرە بڕگەکانە یعنی کە زۆر گرنگە و بڕگەیەکی تایە کە ئەمانە دابەژە بێ ئەو لە سا 12 و لە سا 5. ئێستا حالیان بیمای بێکاری تێکەوتووە و هەروەها کرێی پێکدان و تەندروستی و عمومەشی تێکەوتووە لەوەی خاسە تازەکە کە گۆڕانکاری زۆر تایە وەلو من خۆم یاساناس نیم بەڵام بە حکمەوەی کە وەکو ڕێکخراوی دابین نزیکەی ئێمە بۆ 4 ساڵ زیاترە ئێمە ئیش لەسەر یاسای کار و دەستەبەری کۆمەڵایەتی هەرێمەکەین ئەوەی عێراقنا ئەوەی هەرێم بۆیە یعنی زۆربەی زانیاریەکانمان لایە و کاری ڕێکخراوەکەی ئێمەش هۆشیاریکردنەوەی کرێکارانە دەربارەی مافەکانیان و هەروەها هاوبەشی لەگەڵ دامەزراوەکان کە کارەکەن بۆ کرێکار. باشە دڵسۆزخان سەبارەت بۆ یاسا نوێی کە باست کرد ئەتوانین بڵێن کە ئەم یاسا جێبەجێ کراوە یەخود خراوەتە بواری جێبەجێکردنەوە لە واقعی بڵاو کراوەتەوە و حالیان ئێستا لە عێراق چونکە من ڕەفیقم هەیە لەوێ ڕێکخراوەشتیان هەیە و پەیوەندیم هەیە بەڵێ چۆتە بواری جێبەجێکردن و بە بڕگەکانی ڕاستە لەوانەیە زۆربەی بڕگەکان جێبەجێ نەکرێ بەڵام هەندێک لە بڕگەکانی بە ئیجباری ئەبێت جێبەجێکرێت. باش لایەنە باش و خراپەکانی ئەم یاسا چییە؟ لایەنە باشەکانی ئەوەیە کە زیاتر مافی کرێکاری داوە و ساڵی خزمەتی کەم کردوتەوە بۆ خانەنشینیان و بیمای عمومە یان دایکایەتی داوە ئەمانەی هەموو داوە. لایەنە خراپەکەی ئەوەیە ئایا ئەم یاسایە بە کۆی کە دەرچووە ئایا بە تەواوەتی لە عێراق جێبەجێ دەکرێت یان نە ئایا لە هەندێک شوێن بەو یاسایە ئیشەکە یان نە نەک هەموو عێراق هەندێک جێگاکانی بۆیە پێویستە بە دوواداچوون بکرێ بۆ جێبەجێکردنی خۆ تۆ هەر یاسایەکە دەرەکەی ئەوە نییە تۆ یاساکە ڕێنماییەک دەرکەی بخەیتە دامەزراوەکان یان بخەیتە کۆمەڵگا بەڵکو گرنگی لەوەیدا تۆ چۆن بە دوواداچوون ئەەکەی بۆ جێبەجێکردنی ئەو یاسایانە ئەو مادانەی کە تۆ کاری لەگەڵ کردووە و دەرچووە لە دەسەڵاتەکان. بەڵێ خات و دڵسۆز ئەگەر سەرجەم بەرگە و بابەتەکانی یاساکە لە عێراق جێبەجێکرا کە وەک خۆت وتت لە بەرژەوەندی کرێکارانە بە شێوەیەکی گشتی لە قۆناغی داهاتوە ئێوە وەکو ڕێکخراوی دابین یاخود سندیکاکان بە تایبەت سندیکای کرێکاران و خانەنشینان فشار ناخەنە سەر لایەنە پەیوەندیدارەکانی هەرێم بۆ ئەوەی لە داهاتووە کار بە یاسا کۆنەکە نەکرێت و
بەرگەو بابەتەکانی ئەم یاسا تازەیە جێبەجێ بکرێت وەک قۆناغی داهاتوو بۆ قۆناغی داهاتوو ئێمە خۆمان وەکو خۆمان کە لە خولی پێنجەمی پەرلەمان خۆشبەختانە یاسایەک دەرچوو یاسایەک دەنگیشی بەسەوە بوو دەنگیشی لە سدرا هەرەوە ما بوو بچێتە ڕێکارەکانی تر بگرێ و بچێتە وەقایع بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە دادگای فیدرالی هەر یاسایەکیان هەر شتێک لە دوای 6/11 دەرچوو 6/11/2022 هەمووی ڕاگیرە ئێستا حالیان یاساکە هەیە لە ناو پەرلەمان هەر کاتێک پەرلەمان جارێکی تر تەفعیل بۆەوە دەستی کردەوە ئەتوان ئەم یاسایە کاری زۆر لەسەر کراوە ئێمە کوڕەخراوی دابین پێشنیاری زۆرمان پێشکەش کردە بە خۆشبەختانە هەندێکیان جێگا کردوتەوە لە ناو یاساکە و ئامادە بوونە لە کاتی خوێندنەوەی یاساکە و دەنگدانەکەش بۆیە یعنی گرنگە ئەگەر پەرلەمان بڵێن ئەکتیف کرێتەوە جارێکی تر و دەست بکاتەوە بە کارەکانی ئەم یاسایە بەس ئەو ما بە دەنگێکی لەسەر بدەن و بچێتە حەیزی بچێتە وەقایع و بچێتە حەیزی تەنفیز بۆیە ئەم یاسایە گرنگە کاتێک کە پەرلەمان تەفعیل بێتەوە ئێمە وەکو ڕێکخراوەکان و وەکو سەندیکای کرێکاران وەکو ئەو لایەنەی کە پەیوەندیدارن بە کرێکاران ئەبێ لۆبیەک دروستکەین بۆی یەکەم کار کە بکرێت ئەمە بێت کە ئەم یاسایە کە دەرچێت کە ئەمە خۆشبەختانە یەکەم یاسایە لە پەرلەمانی هەرێم دەرچێت. بەڵێ دڵسۆزخان ئەو لۆبیە دروست کراوە هەماهەنگیتان لەگەڵ سەندیکای کرێکاران و خانەنشینان چۆنە؟ ئێمە لەگەڵ دەستەبەری کۆمەڵایەتی بەڕێوەبەری دەستەبەری کۆمەڵاتی و بەڕێوەبەری کار و وەزارەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەماهەنگیەکەمان زۆر بەهێزە یعنی ئێمە بۆ هەموو چالاکێک کە بمانەوێ کەسێکی شارەزا بە ئەزمون لە بەڕێوەبەرەتیەکان بێ دەستەبەری کۆمەڵایەتی ئامادەیەکا بۆمان بەکتب بەنووسراوێکی ڕسمی بۆ سەندیکای کرێکاران بە حکمی ئەوەی کە ئێمە یعنی داوای کۆمەڵی شت ئەەکەین لێوێ بۆ نامیلکەیەکمان هەیە ساڵانە کە دەرەچێت تۆزێ ئەوان کەمتر تعاملیان لەگەڵ ئێمە هەیە خۆی ئەبوو ئەوان زیاتر تعامل بکەن لەگەڵ ئێمە بە حکمی ئەوەی کە ئێمە ئیشەکەین لەسەر کرێکاران بە پێی یاساکە ئەوانیش هەمان شت ئیش بۆ کرێکارەکەن هەماهەنگیان بەیەکەوە بۆیە بتوانین لۆبیەکی وا دروستکەین کە مافی کرێکار لە لای خاوەنکار نەفەوتێ بۆ خۆشتان ئەزانن ئەمڕۆ دۆخێکە زۆر یعنی دۆخێکی باش نییە بەهۆ حکمی ئەوەی ئابووری بە تەواوەتی داڕماوە و خۆتان دەزان دامەزراندن نەبوو لە 2014ەوە هەموو ئەو گەنجانەمان کە تەخەڕوجەکەنیان ئەوانەی کە ئیشەکەن ڕۆن بەرەو کارتی تایبەت بۆیە پێویستە سەندیکای کرێکاران و هەموو ڕێکخراوەکان و چالاکەوان و بەڕێبەتیەکانی کە کار لەسەر کرێکارەکەن زیاتر فۆکس بخەنە سەر خاوەنکار بزان ئایا هەڵەستێ بە کارەکانیان هەڵستێ بەو مافانە کە بدا بە کرێکارەکان یان نا بۆیە پێویستە هەمومان هەماهەنگ بین چاودێرێکە بێت بەڵێ بێت چاودێر خۆی سەندیکا چاودێرە دەستەبەری کۆمەڵاتی چاودێرە ئێمە ئەتوانین لۆبیەکان دروستکەین ئێمە ئەتوانین هۆشیاری بدەین بە کرێکار و لە هەمان کات ئەتوانین ئەگەر خاوەنکار لەگەڵمان بێ و بیەوێ بزانێت کە چی ئەرکێک لەسەرەوە ئێمە ئامادە نە کوڕەخراوی دابین ئەمە بکەین و ئەگەر خاوەنکار بەخۆی ئەزانێت کە کاتێک دەستەبەر ناکە بۆ کرێکارەکەی کە لەلایەتی یان بۆ ئەو فەرمانبەرێک لە کەتی تایبەت لای کارەکە و بزانێت کە دەسەڵات یان بەڕێبەراتەکان بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵاتی پێی بزانێ و ئەزانن چەند غەڕامەکەی زۆرە ئەوەی کە داویەتی کە بۆی نادا ئەبێ سێ قات ئۆنە ئەو غەڕامە لە محکەمەکان بیاە دەستەبەری کۆمەڵاتی بێت. دەستۆسخان باسی کەرتی تایبەتت کرد بەڕستانەوەی زانیاریتان هەبێت وەک ئەزانین کە زۆربەی کارمەندەکان یاخود ئەو کرێکارانی کە لە کەرتی تایبەتە کارەکەن ئەبینین کە دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ نەکراوە ئەمە کەم تەرخەمی لە دام و دەستگاکە یاخود کەم تەرخەمی لە لایەنە پەیوەندیدارەکان و حکومەتە کە چاودێری ئەو دام و دەستگانەی نەکردووە خۆی ئەمە ئەگەڕێتەوە سەر هەردوو لە یەک لەبەرەوەی کرێکارەکە کە خۆی لەوانەیە بەس ئەبیەوێ ئیشێکی دەستکەوێ و وشیاری باشی نەبێ بەرامبەر بە مافەکانی وشیاری باشی بەرامبەر یاساکان و مافی ئەو چیە لە لای ئەو بەس ئەوەیە کارێک بکە و ئەو لایەنەکەی تریش دام دەستگا حکومیەکانە دامەزراوەکانە ئەوێ چاودێر بن وەلو لە دەستەبەری کۆمەڵ بەڕابەتی دەستەکەمە چەندین پشکنێریان هەیە ئەچن بۆ کارگەکان بۆ ئەو کۆمپانیەکان بۆ جیانێک کە پێویستە سەردانی بکەن
خروقاتی زۆر گیرەوە بۆ تەنانەت لە دادگای کار کێشەی زۆر گەورە هەیە، یعنی ئەوان بە دواداچوونیان بۆ کردووە، بەڵام ئەبێ حکوومەت زیاتر، حکوومەتی هەرێم زیاتر کار لەسەر یاساکان بکە و بۆ جێبەجێبکردنی لە دام و دەستگاکان و ئیجباری خاوەنکار بکات کە بە هیچ شێوەیە یەک کارمەندی هەبێ، یەک کرێکاری هەبێ بە دەستەبەریکەن. باشە، ئەگەر کارمەندێکی خودت کرێکارێک شوێنی کارەکەی گۆڕی، لەو کاتیا پێویستە چی بکات؟ چۆن دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێت؟ ساڵەکانی کارکردنی چۆن بۆ حسابەکرێت؟ هەر کرێکارێک یان هەر کارمەندێک لە شوێنە کارەکەت ئەگەر دەستەبەری بۆ کرابێت کە لەوێ وازی هێناچۆ شوێنێکی تر هەمان شت دەستەبەری بۆ کرابوو ئەبێ بچی علم و خەبەر بدا بە بەڕێوەبەتی دەستەبەری کۆمەڵایەتی کە ئێستا ئەو لەو جێگای لەو شوێنە کارەکەات و ئەو شوێنە دەستەبەری بۆ کردو. ئەگەر بۆی نەکردبێ ئەمە مافی ئەفەوتێ ناتوانێت، چکە ئەگەر دەستەبەری بۆ کرابێ لە زۆربەی ئەگەر بڕیارەکان دەرچە بڵێن ئەگەر پێدانی قەرزە، شوقەیە یان زەویە یان هەر امتیازاتە چکەگە دەستەبەری بۆ نەکرابێ کرێکار هیچ مافێکی نابێت. بەڵێ دڵسۆزخان کرێکار لە هەرێمی کوردستان یاخود بڵین فەرمانبەرانی کەتی تایبەت تا چەند هۆشیارە بەرامبەر دەستەبەری کۆمەڵایەتی، تا چەند هۆشیارە بەرامبەر بە مافەکانی کە لەو شوێنە کارەکە ئەنجامەیە؟ بەداخەوە من لێرەوە ئەڵێم کەمترین هۆشیاریان هەیە بەرامبەر بە مافەکانیان. ئێمە بەردەوام چکە خولەکەینەوە بۆ کرێکاران و ئێستا حالیان زیاتر خولەکەینەوە بۆ فەرمانبەرانی دەستەبەری کۆمەڵایەتی ئیتر چ لە ڕانێ و لە هەڵەبجە و لە کەلار و لە سلێمانی زۆر جار کرێکاران کەمترین زانیاریان هەیە بەرامبەر بە مافەکانیان. مافەکانیان چییە کە لە ناو یاساکاندایە هەر کرێکارێک بتوانێت یاساکە بخوێنێتەوە، یاسای دەستەبەری کۆمەڵاتی و یاسای کار بخوێنێتەوە، ئەو کاتە شارەزایەکی ئێ بەرامبەر بە مافەکەی. بۆیە کاتێککە ئێمە وەرشەکانەکەین بۆ کرێکاران ئەم زانیاریانیان نییە، بۆیە ئەمە گرینگە ئێمە بتوانین ئەمە بگێنین ئەگەر چی لە ڕێی کەناڵە جوانەکانی ئێوە بێ و چی لە ڕێی دەستەبەری کۆمەڵاتی بۆ چی لە ڕێی چالاکەوان یا ڕێکخراوەکانی وەکو ئێمە کار لەسەرەوە بکەین کە زۆرترین هۆشیاری بگەین بە کرێکاران. باشە، دڵسۆزخان لە سەرتا باست لەوە کرد کە ساڵانە نامیلکەیەک بڵاوەکەنەوە. نامیلکەکەتان چی لە خۆگرتو و چ سوودێکی بێت بۆ کرێکارەکان؟ بەڵێ، نامیلکەکەمان چەند ساڵێکە شەژمانگ دەریەکەین، بەڵام ئەم ساڵ بۆ بە ساڵێکی کامل هەموو چالاکیەکانی تایە. ئەم نامیلکەیە کۆمەڵی چالاکی تایە لەگەڵ دامەزراوەکان وەکو بەڕێوەبەتی دەستەبەری کۆمەڵایەتی چ چالاکیێکیان هەبووە یان چ ئامارێکیان هەبووە دەربارەی کرێکار. ئیتر ئامارەکان بریتین لەوەی کە چەند کرێکار یا چەند کارمەندی کەتی تایبەت پەیوەندی پێوە کردوون کە دەستەبەری بکراوە، چەندی لە دادگایە، چەندی خانەنشینی وەرگرتوێتەوە. کۆمەڵە ئاماری زۆر باشی تایە وەکو دەستەبەری کۆمەڵایەتی. وەکو سندیکای کرێکاران 2 ساڵ ئێمە توانی مازانێرەکانە لە خودی خۆیان وەرگین بە کتابی ڕسمی، بەڵام حالیان ئێمە خۆمان لە سایتەکان دەریەکەین زانێرەکان و داخلی نامیلکەکەیەکەین. وەکو چالاکی خۆشمان وەکو تەنانەت ئێمە لەوێ تێڕوانی نیشمان هەیە و ڕخنەشمان هەیە هەل لەناو ئەو نامیلکەیە تۆماری ئەکرێت و چەندین جار ئێمە سەردانی بەڕێوەبەتی ببوورە دادگای کارەکەین ئەو ئامارانە بەدەستهێنین کە چەند کەیس هەیە، چەند کەس مافەکانی وەرگرتوێتەوە، چەند کەسە تاسە بەردەوامە هەر لەو نامیلکە ئێمە جێیەکەینەوە. و هەروەها پرۆژەرێکیشمان هەیە ئەگەر بکرێ پرۆژەرەکەشمان دەربارەی خاوەنکارە کە بڕگەی یاساکانی تایە، مادەکانی تایە کە خاوەنکار ئەبێت چۆن مامەڵە بکە بەرامبەر بە کرێکارەکەی، کە یەک لە بڕگەکانی خاوەنکار بە ویستی خۆی نییە بەڵکو ئیجبارە کرێکار یا کارمەندی کەرتی تایبەت دەستەبەر بکات. ئەگەر کرێکار و کارمەندەکەش نەیانویست ئەو ئیجبارە ئەبێ، یعنی ئیشە کارەکە لەس ئەکەوێتە سەر شانی ئەو ئەبێ ئەو کارە بکات دەستەبەریان بکات. بەڵێ، من پرسیارێک مێ ئەیکەمە دووە پرسیارەکە سۆما پرسیاری خات و دڵسۆز ڕێکخراوەکەتان کار و چالاکیەکانی تەنها لە سنووری پارێزگای سلێمانیە یاخود لە پارێزگاکانی تریش چالاکیتانەیە یان بە دیوێکی تر تا چەند لەگەڵ ڕێکخراوەکانی تر کە تایبەتە بە مافی کرێکاران هەماهەنگیتانەیە لەگەڵ شار و ناوچەکانی تر؟ بەڵێ، ئێمە وەکو ڕێکخراوی دابین زیاتر بۆ 7 ساڵە دامەزراوین. بەڵێ، هەماهەنگیمان هەیە لەگەڵ هەموو ڕێکخراوەکان و بە تایبەتی ڕێکخراوە ئەو ڕێکخراوەکە کارەکات لە هەولێر ئاشتی و ئازادی کە کارەکات لەسەر ڕەوشی کرێکاران و کار و چالاکیەکەمان تەنانەت لە سلێمانی نییە، بەڵکو ئەم ساڵ کەلاری گرتەوە، هەڵەبجەی کردەوە، ڕانی گرتەوە و پاریش هەروەها لە پارێزگای کەرکووک
چالاکیمان هەبووە بەڵێ و کۆنفرانسەکانمان ئەبینە هەولێر بۆی بزانین زۆرترین لەوێ بەشداری بکەن لە کۆنفرانسەکان بۆیە کار و چالاکیەکەمان لەسەر ئاستی هەرێم و عێراقە. بەڵێ خاتو دڵسۆز زەنگەنە سەرۆکی ڕێکخراوی دابین. سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریتان.